دۆزینەوەی گۆڕێکی بە کۆمەڵە لە ژوورێکدا لە گوندی خەلیفانی قەزای سیدەکانی سەر بە ئیدارەی سۆران. مێژووی گۆڕەکە بۆ 2500 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە کە ڕووفاتی 11 کەس لەخۆ دەگرێت و سەرجەمیان پیاون. ئەمە یەکەمین جارە گۆڕی لەم شێوەیە کە ئەم مێژووەی هەبێت لە کوردستان دەدۆزرێتەوە کە بەوتەی شارەزایان تەمەنی بۆ ساخی ئاسن دەگەڕێتەوە. دۆزینەوەی گۆڕەکی بە کۆمەڵە لەسەر شێوەی بەلەم دروستکرایە بە وشکە بەرد و درێژەکەی نزیکەی 4 مەتر و پانیەکەی مەتر و 6 سانتیم و بەرزیەکەی مەترک و 35 سانتیم دەبی کە ئەو گۆڕا دەگەڕێتەوە بۆ 2500 تا 2600 ساڵ بەر لە ئێستا. ئێسک و پرووسکی 11 مرۆڤی تێدا بوو کە ئەو مرۆڤانە گشتیان پیاو بوون. ئەوە جێگای پرسیارە کە بۆچی ئەو 11 پیاوە گشتیان لێ یەک ئاست ناشتراینەوە لەلایەکی تر هەبوونی ئێسک و پرووسکی ئاژەڵی جۆری ئەسپ. ئەو بابەتێکی زۆر گرنگە لەبەرەوەی کە یەکێک لەو بابەتە باوانەی کە لە سەردەمی ئاسن هەبوو ئاژەڵی ئەسپ ئاژەڵێکی پیرۆز بوو و نیشانەی جێگە و پێگە و مەقام و مەنزەڵەتی ئەو کەسە بوو کە خاوەن ئەسپەکە بوو. تەسەوڕ دەکەین کە بە قووەترین و بەهێزترین گریمانە ئەوەیە کە سەرکردەکە وەفاتی کردبی و دەکەسەکەی تر دەست و پەیوەنددارەکانی ئەو دەسەڵاتدارە بووینە کە لەگەڵیان لەگەڵ کەسەکە نێژراون و ئەسپەکەشی لەگەڵی نێژراوە. سەرەتای دۆزینەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵە لەلایەن جەلال عوزەیر موختاری گوندی خەلیفانەوە بووە لە قەزای سیدەکان کە دەڵێت سەرقاڵی جۆتکردن بوون بە ئامێری تراکتۆر و زەویەکەم دەچێڵە. لەو کاتەدا گاسنی تراکتۆرەکەم لەو شوێنە گیر بوو کە لێنێک دروست بوو کە ئەم گۆڕا بە کۆمەڵە بوو. برامە تەرەکتەر گرت لۆ خۆم بەر زەویەکەم هەبوو بردم جۆتە پێ بکەم. سوومە ناو زەویێ جۆتم پێ کرد تۆم لە دوو تەرەکتەرێک ئەڕەشاند تەرەکتەرێک جۆتە کرد ئەمە دوو بەر ناوتانە گاسنێنە تەرەکتەرێکەتن وڵە هۆپەڕین ئەمە لە دوو تەرەکتەرێ پەسەدا بۆ شەو مەغرەبە بۆ سەحر نەکرد کۆرگە تەوزی پایدا بووە هەندە خدا حمل گوتیەوە چ بوو تەوزەی کۆر بۆ وەڵاهی ئەو چەغماغم دەرینەها ئەوەش بوو والله هم ده لولا هذا ما كورك كور هندر ام تبزربهم هندر لسلي من وصيك لولا ما كو هم باردي وتويلة تنستعيد عن ديوار لولا ديوار لا ديوار جهرم جزرم دال تنستاز جهر جوردا كتار دولة ديوار لو تلف باني هو بارديانا هاتي خر بارد ئیدارەی سۆران خاوەن ناوچەیەکی زۆری شوێنەواری گرنگە، بەڵام حکوومەت گرنگیەکی ئەوتۆی بە ناوچە شوێنەواریەکانی دەڤەرەکە نەداوە، بەو هۆیشەوە نەتوانراوە وەک پێویست سوودیان لێوەربگیرێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سیدەکان.